بەڵێ سانە بەردەوامی ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەمان لەگەڵ میوانەکەمان بە سوپاسەوە لە ستودیۆکەین سانە ئێمە بەیانی باسمان کرد کە ئەم ماوەیە شەپۆلێکی سەرما بەفربارین زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانی کردوتەوە بە تایبەت پارێزگای سلێمانی کە ئەمە ژوای کردووە خواستی زۆر لەسەر غاز بێت بزانین ئەمە تا چەند گرفتی دروست کردو یاخود تا چەند نرخی غاز بەرز بۆتەوە ئایا لایەنە پەیوەندیدارەکان ڕێوشێنی پێویستیان گرتووەتە بەر بۆ ئەوەی جارێک کە قەیرانی غاز لە سلێمانی یاخود لە تەواوی هەرێمی کوردستان ساڵنایەتەوە؟ بەڵێ ئاکەم لەچ ئەوەی کە عێراق لە هەشتمین وڵاتی عەرەبیدایە کە لە ڕووی بەرهەمهێنانی غازە بەڵام لەگەڵەوەشدا ساڵانە کێشەی کەمی غازمان هەیە. بەڵێ وەک باسم کرد بە سپاسەوە بەڕێز کۆچەرتای سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی پارێزگای سلێمانیمان لەگەڵا لە ستۆدیۆ کاک کۆچەر سڵاو لێبێت. سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمانایی. بەیانیەوەش باش. کاک کۆچەر با من هەر پێشەچەکەی خۆم بکەمەوە بە پرسیارە. خواست لەسەر غاز لە ئێستایا زۆر بۆ بەهۆی ئەو سەرماسوڵی کە ڕووی لە سلێمانی و کوردستان کردو بە شێوەیەکی گشتی لە ئێستا قەیرانی غاز لە سلێمانی سەری هەڵاوە یاخود چی کراوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە سەر هەڵدانی قەیرانێکی نوێ یاخود نرخی غاز بەر زیاتر بەرز نەبێتەوە؟ بەڵێ بەیانی جەنابتان و شاشە جوانەکەی کوردستان نوێز باش دەمەوێت بەوە دەست پێ بکەم عادەتەن لە وەرزە ساردەکاندا بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان لە ڕووی سوتەمەنیە ڕۆژانە پێویستمان بە 400 بۆ 450 تەن غاز هەیە. ڕێژەکە زیاد دەکات بەراورد بە وەرزەکانی تر. بەڵێ ئێمە لە وەرزە گەرمەکانە عادەتەن پێویستمان بە 300 تەن هەیە، بەڵام کە کەشتینە وەرزە ساردەکان پێویستمان بە 400 تەن هەیە بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان. بەڵام لە ئێستایا کە ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی ڕۆژانە 222 تەن غازمان بەدەست ئەگات، بەڵام ئێمە بە سوپاسەوە ئاسایشی ئابووری لە وەرزە گەرمەکاندا هاوکارێکی باشمان بوو کە توانیمان ئەمارەکانمان پڕ بکەین لە غاز و لە وەرزە ساردەکاندا بەکاری بهێنینەوە. ئەوەی کە ئێستا هاوڵاتیان دەڵێن گوایە کەمی غاز ڕووی لە شاری سلێمانی کردووە، نەخێر کەمی غاز ڕووی لە شاری سلێمانی نەکردووە، بەهۆی دابەزینی پلەکانی گەرماوە هەندێک لە کارگەکانمان لە کار کەوتوون. شێوازی میکانیزمی ئیشکردنی کارگەکان لە ڕێگەی لیژنەی چاودێریکردنی غازی قایمقامەتی سلێمانی وەڕێ خراوەتەوە، ڕۆژانە کاتژمێر 5 بەیانی دەستیان بەکارکردن نەکرد، بەڵام ئێستا بەهۆی دابەزینی پلەکانی گەرماوە کاتی ئیشکردنەکە گۆڕاو بۆ کاتژمێردا، بۆیە هاوڵاتیان جاران کاتژمێر 8 بۆ 9 غاز بەدەستیانەکەش، بەڵام ئێستا لە یەکی نیوەڕۆ بە دواوە غاز دەکاتە دەست هاوڵاتیان. باشانی کا کۆچەر ئەو بڕە گازی کە پێویستە ڕۆژانە 400 تۆنە ئێستادا ئەو بڕە بەردەستە؟ خۆی ڕاستی ئێمە ڕۆژانە 222 تەن غاز دەکاتە دەست کارگەکان، بەڵام ئێمە ئەو کەمیەتە غازی کە لە ڕێگەی ئاسایشی ئابووری و بۆ سەرجەم کارگەکان دابین کرابوو لە وەرزە گەرمەکانە هاتوین ئەو 22 تەنێک کە ڕۆژانە بە دەستمانەکات تاوەکو 350 تەن لە غەزن کراوەکە بەکارهێنین و ئەیخێنە ڕوو بۆ ئەوەی قەیران سەرهەڵ نایات و هاوڵاتیان بە دوای بڵێ غازە نەگەڕن. بەڵێ کاک کۆچەر ڕۆژانە سلێمانی بە شێوەیەکی گشتی پێویستی بە چەند مەتر سێجا غازەیە؟ خۆی ئێمە پارێزگای سلێمانی بەڵێ خۆی ئێمە بەتەن ئیشەکەین لەبەرەوەی لە کارگەکانە بە کیلۆ ئەکرێتە ناو بتڵەکانەوە، هەر بتڵێک 12 کیلۆی تێکرێ، ئەگەر بیکەین بە لیتر هەر 26 لیتری تێکرێ، بەڵام عادەتەن ئێمە بە کێشانەی تێکرێت چونکە ئێمە بەتەن وەری ئەگرین و بە کیلۆش ئەبێ بگاتەوە دەست هاوڵاتیان بۆ ئەوەی بتڵێک 8,000 بگاتە دەست هاوڵاتیان، بەڵام ئێستا غازی توجاری گران بۆ لە بەنزیخانەکانە ئەگەر بکرێ بە لیتر هەر بتڵێک دەگاتە 19,000. کاکۆچەر ئیدارەی گەرمیان و هەڵەبجە پێوەستن بە ئێوە یاخود ئەوان سەربەخۆ کارەکانی خۆیان ڕاپە؟ پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجەی شەهیدەوە و هەردوو ئیدارەی سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان و سەرجەم قەزا و ناحیەکانیش ڕەبتە بە پارێزگای سلێمانیەوە. ئێمە ڕۆژانە وەک پارێزگای سلێمانی بە سەرجەم قەزا و ناحیە و هەردوو ئیدارەی سەربەخۆ و پارێزگای هەڵەبجەشەوە ڕۆژانە 12 تەنکەر غازمان بەدەستەگات، 6 بۆ قەزای ناوەن دەبێت، 6 بۆ سەرجەم قەزا و ئیدارە سەربەخۆکان و ناحیەکان دەبێت. بەڵێ کاک کۆچەر جاران غازمان تەنها بۆ چێژلێنان بەکارێنا سێپا و چێژلێنان و ئەم بابەتانە، بەڵام ئێستا وەک دەزانین سیستمی شۆفاژێ لە ماڵەکانجا، ئایا ئەم سیستمی شۆفاژە ئەم کێشەی کەمی غازەی کەمتر کردووە یاخود زیاتری کردو کاریگەریەکانی چێگر بچانی بۆمان باسکەی؟ خۆی ڕاستی تاوەکو خواست لەسەر غاز زیاتر بکات ئێمە پێویستمان بە زیاتر
کەمیەتی غاز هەیە بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان طبعاً لە وەرزە ساردەکانە بۆ خۆگەرمکردنەوە پێویستمان بە زیاتر غازەیە لە وەرزە گەرمەکانە عادەتەن تەنها بۆ چێش لێنانە طبعاً کاریگەری زۆر بڵێن لایەنی باشیشی و لایەنی خراپیشی هەیە ئەگەر هاوڵاتی بە حکومی دەستی بکەوێت کێشەی نیە بەڵام ئەگەر بچێت بە توجاری بکڕێ کێشەی بێ بۆ لەبەرەوەی لە ئێستا تەنێک غازی توجاری بە ملیۆنێک و 250,000 بگەڕێنەوە بۆ 15 ڕۆژ لەمەوبەر تەنێک توجاری بە 750,000 بەڵێ کا کۆچەر نرخی غاز لە پارێزگایەکەەوە بۆ پارێزگایشتر لە هەرێمی کوردستان جیاوازی هەیە جگە لەوەش ئەو غازەی کە بەکارێت کوالێتەکەی چۆنە ڕاستی سەررجەم پارێزگاکانی سلەیمانی لە کۆرمۆڕەوە غاز وەرەگرین بەڵام دەستخۆشی لە لیژنەی چاودێری غازی پارێزگای سلێمانی یەکەم کە نرخیان بە جێگیری هێشتووەتەوە نەمان هێشتووە لە پارێزگای سلێمانی غاز لە سعری خۆی بەرز بێتەوە و نەشمان هێشتوو ببێ بە کۆبوون بەداخەوە خەمبارین بەوەی کە لە پارێزگای هەولێر هاوڵاتیان لە ڕێگەی کۆبوون و مانگی دەتوانن 2 بتڵ بەکاربهێنن بەڵام خۆشبەختانە لە سلێمانی مانگی دەتوانن 5 بتڵ 6 بتڵش بەکاربێنن بەبێ کۆبوون و لەوێ حکومی بە 8.5 بەڵام لە دوای دەی پێشنیوەڕۆ ئەچێتە 12 و 13 و 15 و 7 دوجاری بەخواستی خاوەن کارگەکانە باشە کاکۆچەرسە سیارات و بە غازیژی شتەکات ئایا ئەمە بارگرانی زیاتر نەکردووە؟ خۆی ڕاستی بارگرانی بۆ کارگەکانی پارێزگای سلێمانی کاتێک دروستە بێت کە ئێمە لە وەرزە گەرمەکانە 21 تەنگ دەکرێتە ناو تەنکەرەکان و دەکاتە دەست کارگەکان بەڵام لە وەرزە ساردەکانە کەم ئەکرێتەوە بۆ 8 تەن ئەمە کاریگەریەکی زۆر خراپی ئەبێنێرێنی ئەبێ لەسەر پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان ئەگەر ئەو تەنکەرە غازانەی لە وەرزە گەرمەکانە لە ڕووی سێفتیشەوە هەر سەلامەتی نییە تۆ بێت 21 تەنکەر بکەیتە تەنکەرێکە و 21 تەن و بیگوازیتەوە مەترسیە بەڵام لە وەرزە ساردەکاندا هیچ مەترسیێکی لەسەر نییە بەڵام ئەو غازەی ئەگەر بە توجاری نەفرۆشرێ و حسەی سلێمانی زیاد بکرێ هیچ کێشەیەک نابێت. باشە کاکۆچەر ئێستا لە نێوان قسەکانماندا زۆر باسی غازی توجاریمان کرد کاتێک گە دەچین بۆ دوکانێ بۆ غاز دەشتێ خۆم چەندین جا ڕوبەری و حاڵەتە بوومە تۆ غاز نەماوە پێدوانێ بەنزیخانەکان ئەم بارگرانیان ئاسانتر کردو لەسەر هاوڵاتیان ڕاستی کاراسانیان نەکردو بەنزیخانەکان نەیاساییە نەڕێکە پێدراوە نە سەلامەتیشە بتڵی غاز پڕ بکەنەوە ئەوانەی کە مۆڵەتی غاز تێکردنەوەیان هەیە کارگەکانن بەنزیخانەکان تەنها ئەبێ بۆ سیارە بەکاربهێنێت نەوەکو پڕکردنەوەی بتڵ ئەگەر خوا نەکردا لە بەنزیخانەکانە بتڵێک ئاگری لێبێتەوە یان خوا نەکردا شتێکی نەخوازرا و ڕووبە بەنزیخانەکەشی پێوە لە ناوچی چونکە نابێت ڕێگە بدرێت لەوێ پڕ بکرێتەوە بەڵام ئەو کەمیەتە غازەی کە ئێمە ڕۆژانە بەپێی ئەو پلان و میکانیزمی لەگەڵ لیژنە چاودێری قایمقامەتی سلێمانی ڕێکەوتوین کەمیەتی غازە خەینە ڕوو بۆ ئەوەی ئەڵێن نەوەکو ڕووداوێکی سروشتی ڕووبا بۆ ئەوەی هیچ نەبێ ئێمە بتوانین هەفتەیەکی ئیدامە و ئیداری پارێزگای سلێمانی بین بە خۆشحاڵیەوەڵێم ئێمە وا گەشتینە مانگی سێ لە سەررجەم کارگەکانی پارێزگای سلێمانی خاوەنی 500 بۆ 600 تەن غازی دەکەین لە ئێستاە. بەڵێ کاکۆچەر ئەگەر زانیاری لابێت سەبارەت بە ئاماری دابینکردنی غاز لە 3 ساڵی ڕابردوو 2022 23 و 24 ئەم دابینکردن ئەم ساڵ بەراورد بەم 3 ساڵی ڕابردوو چۆنە؟ ڕاستی من لە ساڵی 2022 مانگی نوۆیە کۆنگرێکی ڕۆژنامەوانیم کرد بۆ سەررجەم کەناڵەکانی ڕاگەیاندن قسەم کرد باشە پارێزگای سلێمانی بە هەموویەوە خاوەنی 20 تەن غازی یەدەگ نەبووین ئەو چاوەڕێمانە کرد چەند کارگەیەک بە هەفتەی 2 ڕۆژکارمانە کرد تا 20 تەن غاز بگاتە دەستمان و بیکەینە بتڵەوە کاگاتە 1500 بتڵ و بیگەینە دەست هاوڵاتیان لە ساڵی 2023 کە هەماهەنگی خاوەن کارگەکان لەگەڵ ئاسایشی ئابووری و قایمقامەتی سلێمانی و نەوت و کانزاکانە ڕێکەوتین لەسەر میکانیزمی شێوازی ئیشکردنمان گەیانمانە 700 تەن غاز بەڵام خۆشبەختانە لە 2024 ئێمە لە مانگی 12 خاوەنی 2350 تەن غازی یەدەگ بووین ئەو کاریگەری کە ئێستا نەمان هێشتووە نە قەیرانی غاز ڕووبات و نرخەکەشی بەرز بێتەوانێ ئەو پلان و میکانیزمە بوو کە بە هەمانگی لە نێوان ئێمە و لیژنەی چاودێری غازە ڕێکمان خستە بوو. باشە بەڵێ ببوورە با لە مێشکم نەڕۆ دوو جۆر غازمان هەیە کا کۆچەر کە بەرهەمی دێنینی کەمیانەوەی کە لە ڕێگەی دەرهێنانی نەوتەوە لەگەڵ نەوتەکە بەرهەم دێنری ئەو گڕێ بۆ ئاسمانەیە ڕۆ دومیشیان لە ڕێگەی کێڵگەکانەوەیە کە بە شێوازێکی شل بەکاردێن لە ڕێگەی بۆریەکانەوە دەگوازێتەوە بۆ وڵاتانی بەکاربەر ئێمە هێندەمان هەبێت کە بتوانین بیگوازنی بۆ وڵاتی بەکاربەر و هەناردەی بکەین بۆچی ساڵانە هێندە قەیرانی غازمانەیە ڕاستی ئەم پرسیارە ئەبێت لە سەرۆک وەزیران بکرێ و لە وەزیری نەوت و کانزاکان بکرێ خۆی ئەو گرێبەستەی کە ئەکرێ یەکەمین مەرج کە ئەو گرێبەستە لەگەڵ هەر کۆمپانیایەکە کرێ یەکەم مەرج ئەوەیە ئەبێ خواستی ناوخۆ پڕ بکرێتەوە زیاد لە خواستی ناوخۆ هەناردەی دەرەوەی
هەرێمی کوردستان بکرێ بۆ ئەوەی قەیران ڕوونەیە خۆی لە هەر جێگەیەک هەر کارگەیەکیشدا بمەزرێ هەتاوەکو هەلی کاری ئەو ناوچەیە هەبێت نابێت لە شوێنێکی ترەوە دەستی کاری بۆ بێنیت ئەم میکانیزمی گرێبەستەیە ئێمە ئاگاداری نین ئێمە لەگەڵ کۆمپانیا تەعاملەکەین و ڕاستە معاملەکان هەمووی ئەهلین بەڵام ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانەوە کەمیەتی غاز بۆ سەرجەم کارگەکان دابی نەکرێ ئەو غازەی ئەگاتە دەست کارگەکان بە سەلامەتی و بە دڵنیاییەوە ئەیگەینە دەست هاوڵاتیان ئێمەش حەزەکەین ڕۆژی لە بری ئەوەی 1500 بتڵ ئەخەینە ڕوو هەر کارگەیەک بیکەین بە 3000 بۆ ئەوەی بریکار تەقە لە دەرگای ماڵی هاوڵاتیان بات و هاوڵاتیان دڵنیابن لەوەی کە ئەمڕۆ بریکارەکە سەردانیانەکە سەردانیان کاک کۆچەر ئەو غازەی لە ماڵان بەکارێت هەمان ئەو غازەیە کە بۆ بەرهەمێنانی کارەبا پشتی پێ بەسترێت بە شێوەیەکی گشتی تا چەند ئێمە پشت بە غازە بەسینە بەرهەمێنانی کارەبا بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی بەڵێ ئێستا داناغاز لە هەوڵی ئەوان سێ بیری تر بەرهەم بهێنن بیرەکانیش ئەکەوێتە گوندی کانی چۆڵە قورتە ئەکەونە باکووری ڕۆژهەڵهاتی چەمچەماڵەوە ئەم کۆرمۆر ڕاستەخۆ بە بۆری و بەستراوەتەوە بە 5 وێزگەوە ویزگەکانی چەمچەماڵ بازیان هەولێر دهۆک تازە لە کەرکووک وێزگەی کارەبای چەمچەماڵ ڕۆژانە 1500 مێگاوایت بەرهەمەهێنرێ بازیان 750 هەولێر 1500 مێگاوایت دهۆک 1000 تازە 690 بەڵێ ئەو غازی کە بەرهەم ئەهێنرێ چەندی دەگاتە دەست هاوڵاتیان ئەوەنەشی دەکرێتە کارەبا و دەکرێتە ڕووناکی هەمان غازە بەڵێ بەکارهێنرێتەوە بۆ کارەبا و کارەباکەی دەدرێتە هاوڵاتیان کاکۆچەر چەند وەکیلتان هەیە لە سلێمانی بۆ بەڕێوەبردننی و کارانە ئەمەوێ ئاماژە بەوە بەم پارێزگای سلێمانی لە ئێستایا ئێمە خاوەنی 84 کارگەین 63 کارگەیان ئەکەونە سەرجەم قەزا و ناحیەکان و ئیدارە سەربەخۆکان 23 کارگەشیان ئەکەونە قەزای ناوەندی پارێزگای سلێمانیەوە هەر کارگەیەک لە 15 بریکار بۆ 18 بریکارمان هەیە و کارگەکانیش حسی دابشکردنی خاص بەسەر کارگەکان فەرقی هەیە کارگەمان هەیە 6 تەنکەری هەیە کارگەمان هەیە 5 تەنکەریە کارگەمان هەیە 10 تەنکەری هەیە بەپی مانگەکان و میکانیزمی دابشکردنی غازەکان بۆ ناوچەکان غازەکەمان دابش کردووە ئەو 23 کارگەی کە ئێستا پارێزگای سلێمانی بوونیە لە قەزای ناوەندا ئەتوانێت تەختیەی سێ پارێزگای تری وەکو پارێزگای سلێمانی بکات بەڵام بەمەرجێک ئەگەر غاز لەبەردەستا بێت باشە کاک کۆچەر لێستا چەند کارگە بەشە غاز لە کەرکووکەوە وەرەگرن ئێمە لە پارێزگای سلێمانی 14 کارگەمان هەیە کە بەشەغازی ڕاستەوخۆ لە حکوومەتی عێراقەوە لە کەرکووکەوە وەرەگرێ و ئەو کەمیەتە غازش کە لەو لە حکوومەتی عێراقیەوە لە کەرکووکە وەرەگیرێ دەکرێتە بتڵەوە و بەسەر پەرشتیە کاک کۆچەر لە داهاتوە ژمارە و کارگانە زیاتر بکرێکە ئەو بەشە غازە وەرەگرن ئەمە کاریگەری نابێت لەسەر ئەوەی کە قەیرانی غاز کەم بێتەوە بۆ نمونە ڕاستی پارەیەکی زۆری ئەوێت ئەگەر تۆ بتەوێت کارگەکەت نەقلی حکوومەتی عێراقی بکەی ئەبێ دوو زەری بەبەی و پارێکی زۆری شێوەیە لە ڕێگەی معاملات و کڕینی تەنکەر و ئەوانەوە تاوەکو کارگەکە دەبەستیتەوە بە حکوومەتی عێراقیەوە بەڵام غازی هەرێمی کوردستان زۆرە ئەتوانێت هەموو کارگەیەک نەک 5 تەنکەر و 10 تەنکەر 20 تەنکەریشی بۆ دابین بکرێت هەر هیچ نەبێ ئەو تەنکەرانی کە لە وەرزی گەرمایە 21 تەنی تێکرێت لە وەرزە ساردەکان 21 تەنی تێبکرێت کاریگەری خۆی هەیە بۆ لەبەرەوەی ئەگەر هەر تەنکەرێک 2 تەنی لێ ببڕیت دەکاتە 900 تەن مانگانە لە پارێزگای سلێمانی کەمەکاتەوە کە ئەگەر بیکەینەوە بە بتڵ دەکاتە 75,000 بتڵ لە شاری سلێمانی کەمەکرێتەوە باشە ناتوان ئازدوقی و غازە بخەن لە وەرزی گەرمادا هەندێک هەڵگرن بۆ گەرما بۆ سەرما ببورن بۆی ڕوبڕی و قەیرانە نەبڵات ئێمەش ئەو شێوازی میکانیزمی کە ڕێکەوتوین لەگەڵ ئاسایشی ئابووری بە سپاسەوە لیژنەی هاوبەشەکانی قایمقامی سلێمانی بەشی غاز توانیمان کەمیەتی غاز وەربگرین لە ڕێگەی ئاسایشی ئابووری و لە کارگەکانە وەکو عمار بەکارمان هێناوە ئێستا ئەو 22 تەنە ئەگەر بێت و هەر ئەو 22 تەنە بەدەستمان بکات ئەو غازەیە دەکەی لەگەڵ بەکارنێنین قەیرانی غاز ڕوە قەیران ناقاتی غازیش ڕووە بەڵام ئەبێ سوپاسی ئاسایشی ئابووری بکەین لیژنەی چاودێری غاز و سەرجەم خاوەن کارگەکانی پارێزگای سلێمانی بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستا لەگەڵەوە دانیشتون ڕێگەمان نەیاوە نرخی غاز بەرز بێتەوە قەیرانیش دروست بێت بەڵێ کاک کۆچەر هەر چەنە لە ئێستا زووە بەڵام پلانتان داناوە لە ئێستاوە بۆ ساڵی داهات و کە کێشەی قەیرانی غاز یاخود ئەم ساڵ بە دیاری کراوی قەیرانی غاز ئەبێت ئەم ساڵ یاخود پلانتان چێ بۆ ساڵی داهاتوش بە هەمان شێوە ئێمە پلانمان هەیە وەکو کارگەکان کە مانگانە یان دوو مانگجارێ لە نێوان خۆمانە کۆ ئەبینەوە لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لەگەڵ ئاسایشی ئابووری نەوت و کانزاکان قایمقامەتی سلێمانی کۆ بینەوە
و شێوازی کارکردنەکانمان ساڵ بە ساڵ بەرەو پێشەڕوە وەکو ئاماژەم پێیا سەرەتا ئێمە لە ساڵی 2022 مانگی 12 بە نمونە بۆ باس بکەم خاوەنی 100 تەن غاز نەبووین کە ئەکاتە 5 تەنکەر ئێمە لە 2023 کەەوە هەمانگیە دروست بوو شاری سلێمانیمان گەیانە 700 تەن لە 2024 گەیانمانە 2350 تەن غازی یەدەکراو لە کارتەکانە کۆچەر لە مانگی 12 2024 ئاماژەتان بۆدا کە هیچ کێشیکە غازمان نابێت بەڵێ بۆ ساڵی ژەمان و قسە دووبارە دەکەیتەوە ئێسش دڵنیایی دەدەمە دەست هاوڵاتیانی پارێزگای سلێمانی کە قەیرانی غاز لە شاری سلێمانی سەرهەڵای من خۆم یەکێکم لەو کەسانەی بۆ هەر کەناڵێکی ڕاگەاندن قسەم کرد بێ زۆر بەجێری ئەو ڕازگویانە لەگەڵ خۆم و وجدانی خۆم و هاوڵاتیانیش لێدوانم ماوە بۆیە لێرەوە دڵنیای ئێمە دەست هاوڵاتیان قەیرانی غاز ڕوونات بەو مەرجەی ڕوودانێکی سروشتی بەسەر خوانەکردا کۆرمۆرانەیەت. بەڵێ کاک کۆچەر پەیوەندی و هەماهنجتان لەگەڵ ئەنجومەنی کارگەکانی پارێزگاکانی تر چۆنە بۆ نمونە دوهۆک هەولێر هیچ هەماهنجیەکەیە یاخود جێگەی نیگەرانیە کە لێرەوە باسی ئەەکەم بەداخەوە من لە 23/2/2023 تاوەکو ئێستا وابزانام 2022 ئەگەر بە هەڵیانە چوو بێتم داوای دامەزراندنی سندیکایەکەم کردووە بۆ هەرێمی کوردستان نەک پارێزگای سلێمانی بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵامی نییە لە وەزارەتی ناوخۆ نووسراوەکەم ماوەتەوانێ ئەگەر بێت و ئەو سندیکایە دا بمەزرێت چێ وەڵامی نیایێتەوە کاک کۆچەر دەبێت هەر لە هەولێرەوە چکە وەرگرتنی مۆڵەتی سندیکا لە وەزارەتی ناوخۆیە کاتەبوونی ئەم سندیکایە تا چەند گرنگە بێت ئەمبوونی ئەم سندیکایە من پێم وایە چۆن قەیرانی غازی لە پارێزگای سلێمانی نەهێشتۆ لە دووهۆک و هەولێریش نەک قەیران نایڵێ بگرە نرخ بە جێگیریە هێڵێتەوە بێتەوەی کە هەوڵەکانیەک بخەن هەماهنجتان هەبێ ئەمە تا چەند کاریگەریە بێت بە دڵنیاییەوە من لە پەیڕۆ و پرۆگرامی سندیکاکەیە باسی هەموو لایەنە باشەکانی دامەزراندنی ئەو سندیکایم کردووە و چارەسەرکردنی غاز و نرخی غاز لە هەرێمی کوردستان ئەبێت لە پێنجوێنەوە تاوەکو دوهۆک یەک نرخ بێت نەوەکو لە هەولێر هاوڵاتی بە کۆبوون غاز وەربگرێ بەڵام لە سلێمانی کۆبوون نەبێت نەوەکو هاوڵاتی لە دوای 12 نیوەڕۆ لە هەولێر غاز بە 12 و 13,000 وەربگیرێ بەڵام لە سلێمانی لە 8 بەیانیەوە تاوەکو 6 ئێوارە بە 8,000 بفرۆشێ بگاتە دەست هاوڵاتی ئەم ناجێگیریە پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە یاخود بە خاوەن کارگەکانەوە هەیە ڕاستی لایانی پەیوەندیدارە هەمووی ئێمە خاوەنی کارگەین ئەگەر لایانی پەیوەندیدار یەک تۆزلاش بۆ ئێمە شکا ئێمەش غازەگەین نە 20,000 چونکە ئێمەی هاوڵاتی هەمومان بە دوای ڕوبحەوەین بەڵام ئەوەی کە ئەو نرخەی بەجێگیری هێشتۆتەوە لایانی ئیداری پارێزگای سلێمانیە. بەڵێ بەڵێ کاک کۆچەر فەرموو ئاکام ویست قسەیەکی من پێم بڕی دوایی نانە کاک کۆچەر وەڵام من هەر لەسەر سندیکاکە ئەمەیە بوەستم بەڵێ لە ئێستاە بەنیازین جارێککە ئەم پێشنیارە ئەم داواکاریە بخەنەوە ڕووڕەوانی هەولێری بکەن کە هەڵبەت هەماهەنگی و دروستبوونی پەیوەندی لە نێوان کارگەکانی ئەنجومەنی کارگەکان خۆی لە خۆیان گرنگی هەیە یاخود ئەم سندیکایە لە داهاتوە کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی نرخی غاز لە هەرێمی کوردستان یەک نرخ هەبێت کوالێتەکەی زۆر باش بێت یاخود قەیرانی غاز لە سەرجەم ناوچەکانی هەرێم سەرهەڵنایەتەوە ڕاستی لە سندیکاکەیە ئەگەر بمێ باسی سندیکاکە بکەم کاتێکی زۆرمانەوێ بەڵام ئەمەوێ بە کورتی باسی چەند خاڵێکی ئەرینی ناو سندیکاکە بکەم ئەگەر بێت و ئەو سندیکایەدا بمەزرێ هەموو هاوڵاتیەک ناتوانێت ببێتە بریکار بۆ لەبەرەوەی بریکار ئەچێتە هەموو ماڵێکەوانێ ئەبێت یەکەمین شت ئەم بریکارە بە چەند فلتەرێک هاتێ بپەڕێت تاوەبوو ئەبێتە بریکاری ڕسمی و ئەبێت ئەم بریکارە پابند بێ بەو بەڵگەنامەیە کە لە نێوان سندیکاکە و بریکارەکەیە واژوو ئەکرێت تا چەندێ ئەم بریکارە سیقە پێکراوە غازی پێ بفرۆشێت و بە سەلامەتی بچێتە ماڵێکەوە بێتە دەروانێ ئەمە کاریگەری زۆریە بێ من بەلانی کەمەوە نزیکی 8-9 مانگی خەیان تاوەکو بەس لە ئاسایشی سلێمانی دەستەی دامەزرێنەری سندیکاکەم دەرچانوە بەوەی کە پاکتاوی دۆسییان کراوە تاوەکو ببنە خاوەنی ئەوەی ئەندامی ئەوەی ئەو سندیکایەدا بمەزرێ بەڵام من ئەمەوێ ئاماژە بە شتێکی تر بم ئەوەش ئەمەوێ باسی ئەو بوتڵە بکەم کە غازی تێئەکرێ چەند جۆر بوتڵ هەیە کە غازی تێکرێ ئێمە بوتڵێکمان هەیە پلاستیکی پێ ئەوتێ لە نەرویج و دانیمارک دروستەکرێ کوالێتیەکی زۆر باشی هەیە بەڵام هەندێک بوتڵی ترمان هەیە لە هەندێک ناوچەی ترەوە جیان کردوتە ناو شاری سلێمانی ئەمانە لە ڕووی کوالێتیەوە باش نین و مەترسیشیان لەسەر لە کاتی تێکردنەوەی غازە و مەترسیشیان لەسەر کاتێک دەچێتە ماڵی هاوڵاتیان و دووربە تووشی داوێکی نەخوازراوە بەڕێز کۆچەرتار سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی پارێزگای سلێمانی سوپاس لە ستۆدیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن سپاس بۆ بەڵێ